خۆش بێت دەستان خۆش سپاس بۆیەوە پێمان خۆشە ئەگەر بێنە ئێرە کاکەوەلی کاکە ژەنیار دەستان خۆش بێت دەستان خۆش بێت سپاس بۆی کە هەفتانەیەوە دوو ڕۆژی نوێمان بۆ جوانترەکەن و چێژی باشترە بەخشن بە بینەرەکانمان و هەفتانەش وەکوی کە لە پرۆگرامەکەمان هەیە باس لە کەسایەتیەک یان هونەرمەندێک یاخود کەسایەتیەکی هونەرمەندێتە ناو ستۆدیۆ ئەمڕۆ لەگەڵەوەی ڕۆژی جیهانی میوزیکی جازە و بە هەموو ستایلەکانی ترەوە لە کلاسیک و چەند ستایلی تریکشمانەیە کە تایبەتە بە وڵاتەکانی ترەوە ئەم ڕۆژە بێکمان بە بەرزی ڕاگیرێ و کۆمەڵی چالاکیش لەوانەیە بەڕێوە بچێت بە تایبەتی لەو شوێنانەی کە ئەم ستایلە بەکارێن و بە شێوازێک هونەرمەندە میوزیشەنەکان کە ئەنوێ ئەم ڕۆژە بە بەرزی ڕابکەن جامە پێمان خۆش بوو هەر لە سەرەتاوە کاکەوەلی لەم ڕۆژەوە پێشینەیەکمان هەبێ بزانین مێژووی ئەم ڕۆژە تایبەتمەندی ئەم ڕۆژە بۆ چێ ئەگەڕێتەوە سەرەتا بەینتان باش هەڵبەتە بەرنامەکەتان خۆی جوانە و زۆر قەشەنگە و ئێوە ئەوەی کە جوانتری ئەەکەن سوپاس بۆ ئەو پێناسی دەرباری موزیک و هەڵبەتە ئەمڕۆ 30 ئەپریل 30 نیسان کە ڕۆژی جیهانی موزیکی جازە موزیکی جاز وەکو هەر ڕەنگێک هەر ستایلێک هەر شێوازێکی موزیکی پەیوەستە بە نەتەوەیەکەوە پاشان پێشکەوتنی بەخۆ بینیوە پاشان بەچەند قۆناغێکا تێپەڕیەوە تاکو گەشتە ئاستا جاز خودی وشەی جاز ئەتوانین بڵێن وشەکە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1960 ئەو وشەیە بەواتای ئەوە کە خۆشیکی ڕادە بەدەر لە ناخەوە جوانی ماناکەی ئەوە بەخشێتەوە جاز لە کوێوە دروست بووە موزیکی جاز لە چیوە دروست بووە ئێمە توانین لەم تەوەریا بە کورتی باسیکەین لەبەروی خودی خۆی کاتێکی یەکجار زۆری ئەوێ بۆی بتوانین پێناسیکەین بۆی بتوانین بچینە قوڵایی بابەتەکەەوە لە کۆتایەکانی با بڵین سەدەی 19 بۆ سەرەتای سەدەی 20 کاتێکە کۆچی بە لێشاوی ڕەشپێستەکان دەست پێەکە لە کیشوەری ئەفریقیاوە بەرەو وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی بەرەو شاری نیو ئۆرلێنز و ئۆرلاندۆ لەوێ هەڵبەتە گرفتی ئەوە ئەبێ بۆ نمونە ڕەشپێست و سپی پێست و بەشێکیان وەکو خاوەنددارێتی ڕەشپێستەکان ئەکەن و کاتێک کە کارەکەری ئەکەن لەسەر زەویەکان و یاخود کارەکەرە بن لە ماڵەکانە هەڵبەتە هەر نەتەوەیەک هەر هۆزێک با بڵین ڕەنگیشی تایبەتی خۆی هەیە موزیکیشی تایبەتی خۆی هەیە جلێکی تایبەتی خۆی هەیە ئەمان لە کاتی با بڵین کارکردنە لە کاتی کە سەرقاڵی کارەکانیانە بنچی لەسەر زەویەکان بێ بۆ منەوەکو جوتیاری بێت شێوازێکی ڕیتمی خۆیان ئەبێت شێوازێکی ئاوازی خۆیان دەبێت ئێستا ئێمەی کورد بۆ منە کەچین بۆ شاخ بۆ گەشت بە تایبەتی لەم وەرزەیە هەڵبەتە لەو شاخ و داخەیە گۆرانیکی حەسەن زیرەک و یاخود ماملێ بێ یاخت علی مەردان بێ ئەیڵینەوە ئەوانیش جۆرێکی ڕیتمیان ئەبێت ئەمە ئەبێتە جێی سەرنج و بایەخ بۆ موزیسیانان و یاخود سپی پێستەکانی ئەو سەردەما کە چۆن ئەم ڕیتما یاخود ئەم جۆرە تۆنانە ئەم ڕنگانە چۆن بتوانن بیکەن بە ئاوازێک بتوانن کە یاسایەکی بۆ دابنن هەڵبەتە لەو سەردەمەیە کۆمەڵی کەسی لێهاتوو موزیسیانەکان ئەمە ئەبینن کە باگراوندێکی زۆر باشی ئەبێت واتە ئەبێتە بناغەیەک بۆ موزیکێکی نوێ هەڵەسن بۆ نمونە بەنووسینەوەی ئەم کارانە پاشان چەند تاقیکردنەوەیەک لەسەر ئەم شێوازە ئەکری هەتاکو ئەگاتە ئەم ڕەنگە لەبەرەوەی ئێمە لە موزیکی باڵین لە هونەری موزیکە کاکژەنیار زیاتر باڵین پێم خۆشە بەشدار بێت لەم گفتوگۆیە لە هونەری موزیکە کاتێکە لەسەر پەیژەیەکی موزیکی ئێمە گۆرانیەک یاخود ئاوازێک یاخود میلۆدیەک ئەژەنین ئەمە یاسایەکە دانراوە لە موزیکی کلاسیکە یاخود کوردیە یاخود هەر نەتەوەیە کە پەیوەستە بەخۆیەوە جاز بەدر لەو پەیژانە بەدر لەو سکێڵە موزیکانی کە هەیە یاساشکێنە هاتووە بۆ نمونە ئێماڵین 1 و 2 3 و 4 ئەم ژمارانە دوا بە دوای یەکێت ئەو هاتووە جیاوازی دروست کردو بۆ منە ئەڵێ 1 و 3 و 4 6 جامپەکە لە بینی ژمارەکانە جامپەکە لە بینی دەنگەکانە بۆی بتوانێت ڕەنگێکی جیاواز دروست باشە کاکە ژەنیار تۆش لەسەر جاز پێما بێتێ کەمە قسە بکەوە بە دڵنیاییەوە بێگومان بابەت یای بڵین شێوازی جاز شێوازێکی زۆ فراوان و قوڵە ینی تەنانەت خودی میوزیشانەکان بڵین خودی و کۆمپۆزەرانی کە کاریان لەسەر جاز کردووە بە ئێستا شۆ یانی ئەتوانین بڵێن خۆیان لە زاری خۆیانەوە ئەڵێن ئێمە هێشتا
چۆن دڵۆپێکمان نەکردەوە بۆی کە ئەوەی کە جاز هەیەی چونکە بواری جاز هەم لە ڕووی کۆردەوە بێ لە ڕووی ڕەنگەوە بێ لە ڕووی میلۆدیەوە بێ لە ڕووی داڕشتنەوەی بێ بۆ کارەکان زۆر فراوانە و لە بابەتی جاز دەتوان بڵێم هەروکو کاگوالیت باسی کرد بابەتی جاز زیاتر یاساشکێنی تیایە چۆن هەروکو خۆشیوتی جاز وشی جاز لە بابەتی دڵخۆشی و یا بڵین چێژەوە هاتووە خۆشیڵە بۆ منە سوینگ یا بۆنە میوت بە ئینگلیزی لە بابەتی بۆ منە خۆشی بینین و ینی زیاترەوەش تعبیریە تعبیری ڕەشپێستەکان کاتێک کاتی کە زۆر لە دۆخێکی دژوار و دۆخێکی نالەبارە بوون و هەمووی کە دروست بوون ئەو کاتی کە چن ئەمریکا ئەو کاتێکێت لەوێ کارەکەن و بارودۆخیان باش نییە ئەم بابەتانە ڕنگدانەوەی لەسەر کارەکانە بێ لە ڕنگدانەوەی لەسەر خۆی تەنانەت لە سەرەتای سەدەی بیسە با بڵێن کە ئەمە ئەبێ بە یاسایەک ئەبێ بە موزیکێکی دیار بەشێک لە وڵاتان بۆ نمونە بە موزیکی کلاسیکی ئەمریکا لە ناوی ئێن با بڵێن لە قەڵەمی ئێن کە ئەمە پەیوەستە بە نەتەوەیەگرتوەکانی ئەمریکاوە تەنانەت لە ستایلی موزیکی جازە با بڵێن ئامێرەکان دیاری کرا بوو لە سەرەتایە بۆ نمونە موزیکی جاز دەچی و وەرگیراوە ئەڵێ ڕەچەڵەکەی ئەگەڕێتەوە موزیکی بلوز و ڕاکتاک باشە ئەمە ڕاکتاک واتە موزیکی ڕیتمی جۆرە کێشە بە کێش ئەکرێت بلوز هەنگاوێکی فەرقە لەگەڵ جازە پاشان گەیشتووە بە جاز خۆی هەموو کاتێکیش ئەم شێواز و ستایلانە لە هوەرە دوجار ئەبێ بە مڵکی کۆمەڵێک کەس یاخود تاکە کەسێک واشمێنێتەوە و دوجار دیراسە لەسەر شتاناکرانی لە هوەری میوزیکی شابێکمان نەزانم کە میوزیکی جاز لەوانەیە کۆمەڵێک کەس مڵکدارێتی خوانی پێوە دیار بێتەوە تا ئێستاش بە چەندین شێواز ئەمانە دووبارە کرابێتەوە چکە خۆشمانە زانین لە هوەرانی بۆ لە شێوازی هوەری ئێستا شانۆیانمە لەسەر ستانسلافسکی و مایرهۆڵد و برێخت و ئارتۆ و بیکێت و هەتا دوایش ئەڕۆین ئەنجاگەینەوە گشتبیر و کەتەقەکانی بەکارێنی کە لە هەمووشی لەسەر مرۆڤ کارەکە لە میوزیکە ئەمە خاوەندارەتیەکە هەیە کە بڵێ منم هەڵبەتە ئەمی کە لە سەرەتایە باسمان کرد وەکو با بڵێن سەرقەڵەمەکانی ئەم جۆرە موزیکە ئەگەڕێتەوە بۆ کیشوەری ئەفریقیا ئەو ڕەشپێستانی کە بۆن لە کیشوەری ئەفریقیا و کۆچەکەن میوزیکێکی کۆمەڵە میوزیکێکی تاکیە موزیکێکی کۆمەڵە هیچ ئامێرێک دیاری کراوە بۆی کە تۆ بۆ ئامێرە زۆرتر توانی ئەسفی ئەم بابەتیان بەڵێ لە سەرەتایە کە دیاریکرا بۆ نمونە ڕاکتاک و بلوز بوو پاشان کە جاز دروست بوو بۆ ئەو دوو ڕەنگە ئامێری گیتار و بۆ نمونە سێتەکەت هەندێک کۆنترباس کە ئامێریکی بیسی ژێدارە گەورەترین ئامێری ژێداریە هەندێک جار پیانۆ بەکاراوە ئامێرە ڕیتمەکان بەکارەوە بەڵام کە جاز دروست بوو جوانەکەی جاز لەوەی بوو بۆ نمونە ستایلی جاز سنووری نەهێشتەوە بۆ ئامێرەکان سەرجەم ئامێرەکان ئەتوانن جاز بەکاربێنن بەڵام ڕنگ هەنیشان با بڵین بۆ چەند ئامێرێک زۆر تایبەتە زۆر جوانە لەوانە ساکسیفۆن ترۆمبۆن لەم کۆتاییە فلوت هات کلارنێت ترامپێت پیانۆ دەبڵ بیس چێلۆ ئەمانە هەمووی ڕۆڵی خۆی ئەبینێ بەڵام ئامێریکی ترادیشنەڵی با بڵین کوردی یاخود ڕۆژهەڵاتی ئەتوانێت جێبەجێ کات ئەتوانێت ئەو پرفۆرمانسە بکات بەڵام ڕەنگە ڕەنگی جاز نەبێت زۆر جوانی بە جوانی دەکات لامە حاڵەتیشدا ئەمە چێتە قاڵبی فیوژنەوە قاڵبی فیوژن ئاوێتە بوون و تێکەڵکردنەکە ڕەگی ئەتوانین بڵین بەشی هەرە سەرەکی سەرەوەی بۆ منە جازەکەتە پەیڕەویەکەن بۆ منە میوزیشانەکان بێ یا بڵین ئەوانی کە کۆمپۆزەرن بۆ نمونە لەوانێت چەند جار هەر لە تەوەرەکانە باستم کرد بێ کە بۆ منە قوتابخانەی ڕووسیمان هەیە یا قوتابخانەی ئازەریمان هەیە لە چەنەها بۆ نمونە ئامێرا بۆ نمونە شەر دەتوانین بڵین لە ئامێرا بەکاریەوە شەر دەتوانین لە ستایڵێکی کەشین لە شوازی کەشە بەکاری بۆ منە ئێستا میوزیکی کوردی کە کاگوالی دوتی ئەتوانین یا بۆ منە بۆ ئامێری کوردی ئەتوانین دووبارە سەر لە نوێ بەکاری بێنیت تۆ تێکەڵکێشی بکەیت کە مەشدا بەشی توانین بڵێن لە بەشی جازە ئەوە زۆر گرنگەوە توانین بڵێن ئەوە زۆر نوێکاری و زۆر باشە لەگەڵم گفتوگویانەمانە بۆ جۆمان لە نمونەیەکی نەبێت نمونەیەکمان ئامادە کردووە لە بینی دوو جۆرە موزیکە بەڵام یەک جۆر ڕتمی هەیە واتە یەک کێشی هەیە هیدانەری بەناوبانگی دیمیتری شۆستاکۆڤیچی ڕووسی ڤالسێکی هەیە سەمایە ڤالز واتە سەمای سیانی جۆرێکی سەمایە ئێمە هەمان ڕیتم بەکارێنین بۆ موزیکێکی کلاسیک سکێڵی کلاسیک واتە پەیژەی کلاسیکی هەمان ڕیتم بەبێ وەستان یەکسەریکەینەوە جاز تەنها ڕەنگەکەی ئەگۆڕێ کاتە جیاوازی هەیە لە بینی میوزیکی کلاسیک و میوزیکی جازەوە بێگومان ئەمە قوتابخانەیەکە ئەو قوتابخانەی چکەیە بەڵام لە کۆتایی هەردوو شێر موزیک باشە ئەتوانین بڵێن بۆ جاز بەس بۆ کاتە زۆر خۆشەکان بەکارەهێنرێ هەڵبەتە جاز ئێستا وەکوی کە باسی ئەوم کرد
سنووری نەماوە لە دانان و لە کۆمپۆز و لە نووسین و لە ئەداکردنی یاخود لە پێرفۆرمانسکردنیە ئەتوانین بە شێوازی خاو و خەمنۆکی و بۆ خۆشی و شادی بەکاربێت کاگوەری لەو حاڵەتی کە لانەخان باسی کرد ئەم حاڵەتە ئەتوانین بڵێن گۆسپێل میوزیکی پێڵێن کە ئەتوانین بڵێن بەکارهێنرێ لەناو جازە خۆی گۆسپێل میوزیک بابەتی تۆزێ میوزیکی کریستیانی میوزیکی کلەسا مەسیحەکانە بەڵام بۆم نە لویز ئارمسترۆنگ ئەتوانین بڵێن یەکێک بولەوانی کە کردێ ناو بابەتی جازە و ستایلی جازەوە کە بۆ بابەتی بۆم نە هێورکردنەوەیە بۆ بابەتیەوانی کە ناو موزیکی ساڵۆن بەکاربێت ئارمسترۆنگێکی بۆلەوانی کە زۆر دیار بوو لە هوەری جاز موزیکی جازە زۆر باش چۆمان لە نمونونەکە بێگومان دوو ڕەنگی جیاواز بوو یەکەمیان دیمیتری شۆستاکۆڤیچ سەماکەی بوو هەمان کێش باشە بەڵام سکەڵەکەی مانگۆڕی بۆ نمونە پەیژەکەی مانگۆڕی یەکسەر کرا بە جاز باشانین میوزیکێکی ئەگەر ئەزانن ببوورن شت لەسەر جاز ماوە ئەرە کێشنوەرنەوە نمونەیەکی ڕاستە یەک نمونیکە ماوە گۆرانیەکی بۆ منە دەسەڵاتی من چی بوو گوڵ نیشانەگە بۆ منە بە شازە ڕاستەقینەکەی خۆی بیژەنیتووە ئەو کاتێک کە فیوژنیت بڵێن ئاوێتەیەکی لەگەڵ میوزیکێکی جازە ئەتوانین بڵێن ئەو جیاوازیە بۆ نمونە ئەتوانین بڵێن بڵێن بابەتی ئەوەی کە خۆی بۆ منە چۆنە میوزیکە خودی موزیکەکەی بەڵێ بەزەکە تێکەڵێکێ لەوە لە هەمە حاڵەتە بلوزیشی تیا بوو چونکە بە یەک نیوتۆن نەتوانین قەرار لەسەر بلوز و جاز بین بەڵام ئەتوانی بۆ منە توانین بڵێ میوزیک مەلی تێناگینۆ نیە مەبەستی قسەکە لەوەیە بۆ نمونە ئەتوانین ستایلی جاز بۆ موزیکی کوردی بەکاری بێنین بۆی هەیە کۆمەڵێ میلۆدی و کۆمەڵێ با بڵێن فریز و تێمامان هەیە ئەتوانین تێکەڵکێشیکەین لەگەڵ موزیکی جازە باشەکەواتە توانین بۆ شوازی کە باست کرد کاکەوەلیت ینی هەر هونەرمەندێکی خۆمان لەگەڵ ئەو گۆرانی و ئاوازەدایانێت ئەتوانین میوزیکی جاز تێکەڵی ئەو بکات لەگەڵ ئاوازەکەی بکونچێت بێگومان نوێیەکاریە ئەمەی کە ئەکرێ من کارێک نووسیوەتەوە بۆ فول ئۆرکسترا لەگەڵ ڤۆیسێکە دەنجێکە لە ئایندێکی نزیکە بڵاو بێتەوە
کە لە ناوەندی ئەو میلۆدیە کوردیە ئەچێتە ستایلی جازەوە دەستا خۆش بێت دەستا خۆش بێت. زانیاری زۆر باشمانێنە هەم لەسەر سپاس ژیانی بۆیەوە. هونەرمەندەکان هەم لەسەر ئەم ستایلە میوزیکانی کە هەیە و هەم چێژیشمان پێبەخشم بۆ میوزیکە ئارامانی کە ڕۆژانە زۆر پێشکەشمانەکەن سپاس. دەستان خۆش بێت.